تا دێت ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان و ناوچە دابڕێندراوەکان لە هەڵکشانە، ئەویش بەهۆی ئەو قەیرانە دارایی کە هەرێمی کوردستان پێی تێپەڕ دەبێت. وەک ئاماژەی بۆ دەکەن بێپلانی حکومەتی هەرێم لە دۆسیە ئابووری هۆکار بووە لە زیادبوونی بێکاری، بە تایبەتی لە ناوچەیەک وەکو خانەقین کە تا ئێستا حکومەت نەیتوانیوە سوود لە سەرچاوە داهاتەکانی وەربگرێت. بەهۆی تەنگەشە ئابووریە کە لە هەرێمی کوردستان ڕوویداوە، دیاردەی بیکاری لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی بەرفراوان ئەبینرێت. ئەمەش لە ماوەیەکە دریشخایەن ئەبێتە هۆی لادان لە یاسا و ئەبێتە کۆمەڵێک کێشەی دزێ و نەناو هەرێمی کوردستان. نەبوونی پیلانێکی توکمە لە بواری ئابووریدا بۆتە هۆکار بۆ ئەوی ئەو کۆمپانیا زەبەلاحەنی کە لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە ناوچەکەدا ئیش دەکەن ڕابکێشن و شکارەکانی خۆیان بگوازنەوە بۆ شوێنێکی تر کە باشتر بێت لە بواری ئابووریدا. ئەمەش بۆتە هۆکارێکی سەرەکی کە بێکاری لە هەرێمی کوردستان دروست بکات، بەتایبەت ئەو ناوچانەی بەتایبەت ناوچەی دابڕاوەکان کە تاکو ئێستا کارگەیەکی پێویستی تیان نییە بۆ ئەوی ئەو ناوچەیە لە بواری ئابووریدا بۆژێنێتەوە. ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان زیاد دەبێت و لە هەدوا لە عێراقیش هۆکارەکانی کۆمەڵێک هۆکارە. یەکەم شەڕی داعش و ئەو قەیرانە سیاسی و ئابووری کە ڕووی کردووە لە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو ئامارانەی کە ڕێکخراونی دەوڵەتیەکان و ڕێکخراو ناوخۆیەکان لە عێراق ئاشکرای دەکەن بە شێوەیەکی مەترسیدادە بۆ ئایندە وڵاتەکەمان بەتایبەت بۆ گەنجان. سەرباریەوەی حکومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە لە ڕێی سێکتەرە جیاجیەکانیەوە سوود لە داهاتەکانی ئەم شارە وەرگرێت، ڕێخۆشکەریش نەبووە لە بوژاندنەوەی کەرتی تایبەت و زیادکردنی هەلی کارکردن لە شارەکە. وەک ئاماژەی بۆ دەکرێت بێکاری هۆکار بووە لە بێئومێدی خەڵک، بە تایبەتی کە ژمارەیەکی زۆری دەرچووی زانکۆ و پەیمانگاکان و شارەزا لە بوارە جیاجیەکان لە خانەقیندا هەن، بەڵام تا ئێستا نەتوانراوە هەلی کارکردن بۆیان دەستەبەر بکرێت کە خانەقین سەرچاوەیەکی گرنگی داهاتە لە ڕووی کشتتوکاڵ و گەشت و گوزار و سامانە سروشتیەکان. وان بێکاریە هۆکار بووە کە گەنجان و لاوان وڵاتەکەیان جێڵن و ڕوو لە تاراوگە بکەن. بێستون سەلام، کوردسات نیوز، خانەقین.